وڵاتانە بێت و کاتان باش پشتیوان کەریمم خۆشحاڵ و بەختەوەرم لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ نووسەر و شاعیری کورد مامۆستا تەلعەت تاهیر لە زانکۆی سۆران. مامۆستا تەلعەت زۆر بەخێر بێن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. دەستپێک دەمەوێت باس لەوە بکەم، ڕۆژانە خوێنەری جددی کتێب لە کەمبوونەوەدا هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە کەمبوونەوەی خوێنەری جددی؟ خۆی ئەمە هیچ داتایەکمان نییە بڵین کەم بۆ تۆیان زیادی کردووە. ڕاستی بەتایبەتی خوێندەری جددی ئێستا خۆ دەزانی سوشەل میدیا زۆرێکە لە خوێندنەوە، تیکتۆک زۆرێکە لە خوێندنەوە، ئینستاگرام زۆرێکە لە خوێندنەوە، یعنی ئامرازەکانی خوێندنەوە گۆڕاوە. پێشتر جیلی ئێمە مەسەلەن تەلەڤیزیۆنێکی هەبوو، یەک تەلەڤیزیۆنی حیزبی بەعەز بوو کەڵمدات سەعاتە کوردی بوو، ئەویش لەژێر سەرپەرشی بەعەزی، سێ سا ڕۆژنامە هەبوو بەعەز دەری دەکرد و ئەو کوردانەی لەگەڵ بەعەز بوو دەریان دەکرد. ئیتر تاکە پەنجەرەی ئێمە بۆ ڕوانی لەسەر دنیا کتێب، بەس ئێستا تاکە پەنجەرە نەماوە. ئێستا ئینتەرنێت هەیە، گوگڵ هەیە، ویکیپیدیا هەیە، زیریش دەستکرد هەیە. ئەو یعنی ئێمە بە خوێندنەوە مۆنۆپۆل نەکەین لە کتێبە، چونکە ئەوانی تیژ بەشەکە دەخوێنەوە. زۆر جاران سەفەرێک بۆ زانکۆی سۆران کتێبێک دەخوێنیەوە. کەوی چۆنە؟ بەڵام نەبوونی خوێنەری جددی تا چەند کاریگەری دەبێت لەسەر بیرکردنەوەی قۆڵی نووسەر؟ سێریکا من لەگەڵ ئەوەیان نیم نووسەر دابەزێ بۆ خوێنەری خۆی بۆ خوێنەر تێبدا، بڵێ لەگەڵ ئەوەیەش نیم نووسەر ئەوەندە نزم بێ خوێنەر ئەوەندە بەرز بێ نووسەر پێویستە دەستی بێ و بەرزی کاتەوە. شتووە نییە. لە خوێنەرە فیتەر هەیە، دارتاش هەیە، مامۆستای زانکۆ هەیە، خوێنەوار هەیە، نەخوێنەوار هەیە، نیمچە خوێنەوار هەیە، یعنی با بڵێین فرەدەنجی هەیە، فرەجوێیی هەیە لە وەرگرا لە خوێنەرە. نووسەرکردن نووسێ مەفروزە شتێک بنووسی هەمیان تێبدەن و هەمیان چێش لێ بکەن. وی چۆنە؟ نەک نووسەر لەسەر مینبەردانی شێ و لە بورزابێ و لەسەر قەڵایە بێ خوێنەر بە پەراوێز و بە هیچ نەزان بزانێ دەبێ خوێنەرەکە کتێب بخوێنێتەوە بووگاتە ئاستی نووسەرەکە. من باوەڕم بۆ نییە. باوەڕم بۆ هەیە کە نووسەر ئەو مادەیە دروستکە بە دیدگای خۆی کە بێتە مایە زۆرترین خەڵک چێش لێ ببینی. لە ئاخیردا ئەدەبیات مامۆستا بەزینی بۆ وەرزان ناکرێت، وانزانی پێ وەرزان ناکرێت، زادەی پێ قیتاو ناکرێت. لە ئاخیردا ئەدەبیات چیرۆکە، شەعرە، ڕۆمانە دەتوانێت بیرکردنەوەی خەڵک گەڕێت بۆی ڕەفتاری بگۆڕێت، بیرکردنەوەی خەڵک جوان بێت بۆی ڕەفتاری جوان بێت، لەنای هیچ کەی پێ ناکرێت. مامۆستا قسەکەری ڕووکەش گەلێک زۆر بۆ بەتایبەت لە باشووری کوردستان، ئەمە کاریگەری ناکاتە سەر نووسەر و خوێنەر؟ باوەڕ ناکەم نووسەری جددی هەبێ خوێنەری جددی خۆی دۆزێتەوە و باوەڕشم بۆ نەڵێن خوێنەر نەماوە، نا زۆر جاران دەیبڵێن نووسەر نەماوە. لەخۆ بۆ نووسەرمان یەکتێب دەفرۆشرێت لایەن نووسەری دیکەمان یەکتێب نافرۆشێت. بۆ مەطعامێک دەبینی لە سۆران زۆر قەرەباڵغا مەطعامێک دەبینی عینی کەباب نییە، عینی خواردنی، عینی برنج نییە، خۆ برنج لە مەریخ نەهێناوە. جۆری وەستاییەکەی جۆری دروستکردنەکەی ئەم چێشتخانەیە بۆ برنجەکە لێزانترە لە چێشتخانەکەی تر. نووسەر هەیە هەر بە کورد دەنووسێت، زۆر لێزانانە بابەتەکە دروست دەکات، ئەدەبیاتەکە دروست دەکات، خوێنەرەکە دەیەوێت. نووسەریش هەیە هەمان زمانە، هەمان ڕێزمانە، هەمان دەستەواژەیە بەکاری دێنێ خوێنەرە کەس دەکات تامینیە. کەواتە هەمیشە خوێنەر هەیە ئەگەر نووسەر هەیە. ئەو ڕووکەشانەی زراویشت باس دەکەیت لە هەموو دەور زمانێکە هەبووە، هەردەشمێنێ ها. تەلعەت تاهیری خامەڕەنجی زۆر وەسفی داچی دەبێت، چیت بۆ داکرد؟ چ دایک چ باوک بەڵێ لە کۆمەلگای ئێمە یعنی وەکو قەڵا، وەکو کشتوکەنان، وەکو قوتابخانە، وەکو مدیری قوتابخانە، وەکو مامۆستا، دایکی ئێمە باوکی ئێمە خەڵکی ویلاد بوون، خەڵکی ماندوو بوون بە منداڵەکانیان. یعنی گاڵتە نییە ئەگەر باش نەشێتی ئەو ئینسانیان، یعنی هێندە گەورەیە بەهەشت دەژیر پێیان نەک بەسێ. چی بۆ دایکم هەیە خۆزگە دنیا دەگەڕایەوە، دنیا دەگەڕایەوە ئەو تێدەگەیشتم بەختەوەری هێندە دوور نییە، بەختەوەری زۆر نزیکە. خەڵک هەیە مامۆستا پێی وایە بەختەوەری زۆر دوورە، دەبێت بگاتە 2 ملیۆن دۆلار تا بەختەوەری بێت، دەبێت بگاتە BM و نازانم چێ تا بگاتە مەزرعە تا بەڵام باوەڕ کە بەختەوەری زۆر نزیکە. دوو پرسیاری کورت ماوە بە کاتەکە درێژ نەبێت. زیاد ئەسعەدی شاعیر زۆر وەسفی جەنابەتەکە، بەڵێ
وەک دەڵێت وەک فریاد ڕز بووە بۆ من جەناب چیت بۆ زیاد ئەسحەت مەدی گەورە کردووە سەریکە کاوڕێکم نەخۆش دەکەوێت لەگەڵ یەبی سەپۆرتیەکەی سەردانیەکەی ئەگادی دکتۆر بۆ دۆزیەوە علاجیان خۆمە جێگەیان بۆ بەرامبەر بە ڕەفیقێک بەرامبەر بە بارەمەندێک کەسێکی بارەمەندە ناوی مستەزیاد بەسادە یعنی من ئەو لە باشی خۆی دەی فریاد ڕاست بەس من ئەرچی هاوڕیانی خۆم بەرامبەر ئەو بەجێگەیان بەڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە وەک نووسەر و شاعری کورد پەیامت چییە بۆ ڕۆژی جیهانی زمانی دایک ئێمە ئەوەی هێشتوینەوە لەم هەسارەیە زمان ئێمە ئەوەندەی قەرزاری زمانی قەرزاری هیچتن ئێمە بەس لە ناو زمانە ژیاوین یعنی لە هیچ شوێنەکان نەبووین بەس لە ناو زمانە زمان منداڵداری ئێمە زمان دایکی ئێمە زۆر چاکە بۆ خۆشەویستی پەیامت چییە بەگشت بەداخەوە ینی خۆشەویستی ینی ئێستا کەم بۆتەوە جناب بەڵام ئیشی ئەدەب ئەوەیە ئیشی فکری ئەوەیە ئیشی ئەلیبان ئەوەیە هەمیشە هاوسەنجێک لە بینی ڕق و خۆشەویستی ڕاگری وە پەرە بە دنیابینی خۆشەویستانە و دنیابینی ئاشتەوایانی نووسی بڵێ دوا پرسیارم ئەوە دەبێت مامۆستا تەلعەت تایر گەر دوو بژاردەت بدەمێ وەک تەلعەت تایر نووسەرێکی باش و باوکێکی باش جەنابتان کامە اختیارەکەن کە بداتە سەر ماڵ و منداڵم ئەو سەندان لە نووسین و سەندان لە خوێندنەوە من پێش ئەوەی نووسەرێکی باش بوو دەبێ مرۆڤێکی باش بوو خۆ دایکم نووسەر نەبوو مرۆڤێکی باش بوو زۆر ڕاست و باوکم خوێنەوار نەبوو و باوکم تۆڵستۆی نییە بەڵام باوکم داهەچی من پیاو داهەچی من میوان دۆست کەواتە خوێنەواری زۆر زارم مهم نییە ئەوەندەی دڵباشی مهمە ئەوەندەی میهرەبانی مهمە ئەوەندەی مرۆڤبوون مهمە ئەگەر وابێ هەمووی 70 ساڵە مەحرومی و لە خوێندەواری لە وڵاتەمەوە کەواتەوان کە چی دەکەین خوێندنە زمڵدانەوە نووسین و خوێندنەوە گرنگ نییە مرۆڤبوون گرنگە دنیابینی جوان گرنگە